بینەرانی عزیزی NRT ئەم کاتتان باش. تاوتوی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر بۆردومانکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان لەلایەن تۆپخانەکانی ئێران و فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە بە بیانووی ئەوەی کە چەکداری پژاک و پەکەکە لەو ناوچانەدا هەن. هاوکات هەوڵ دەدەین تیژ بخەینە سەر هەنگاوەکان و هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ ڕاگررتنی ئەو هێرشانە و هاوکات ئەو بەڵگەنامانی کە باز لە پەیوەندی حکوومەتی هەرێم و ئێران دەکەن. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان میوانداری جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە کردەوە. کاک جەبار بەخێر بیت. بڵێ لە حوزەیرانی ئەم ساڵدا ڕاتان گەیان کە لە ساڵی 2007ەوە تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران و فڕۆکە جەنگیەکانی تورکیا بەردەوام ناوە بڵێن سنوورەکانی هەرێمی کوردستان بۆردومان دەکەن. ئێوە چه هەنگاوێکتان ناوە بۆ ڕاگررتنی ئەم هێرشانە؟ هەنگاوەکانی ئەمە لە سنووری ئەو بڵێن ئەو پانتایە یاساییە کە بۆ ئێمە دیاری کراوە حکومەت هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی دەستور بۆ ئێمەی دیاری کردووە بۆ مەسلەی سنوور، یعنی بۆ مەسلەی پارێزتنی سنوور ئێمە هەوڵمان داوە کە لەگەڵ ئەو دوو وڵاتە لە ڕێگای نوێنەرەکانمان لەو دوو وڵاتە پەیوەندی بە لێپرسراوانی وڵاتە بکەین کە داوایان لێ بکەین ئەو تۆپبارانە ڕاگرن بە تایبەتی لەسەر هاوڵاتیانی دانیشتووی سنوورەکان، چونکە ئەوە کێشەیە کە پەیوەندی بە خۆیانەوەیە و هاوڵاتیان هیچ دەستێکیان لەو کێشەیە نییە. لەو کێشە بڵێن وەکو شەڕێک هەیە کە لە نێوانی هەندێک لایەنی بڵێن ڕێکخراوی چەکدار دژ بە وڵاتانە. جگە لەوە ئێمە بەهۆی نوێنەرایەتی ئەو وڵاتانە لە هەرێمی کوردستان قۆنسڵگەریان هەیە لە هەرێم پەیوەندیمان پێوە کردوون لە کاتی سەردانی لێپرسراوانی هەرێم بۆ ئەو وڵاتانە هاتنی لێپرسراوانی ئەو وڵاتانە بۆ هەرێمی کوردستان بە هەمان شێوە داوا کراوە کە تۆپبارانەکان ڕاگیرێن لەسەر سنوورەکان بۆردومان ڕاگیرێ. داوامان لە هەندێک ڕێکخراوی نێونەتەوەیی کردووە کە خۆیان بێن ناوچەکان ببینن، ئەوانیش ڕۆڵی خۆیان ببینن لەو کێشەیە بۆ چارەسەرکردنی. جگە لەوەش ئێمە هەوڵمان داوە لە ڕێی حکوومەتی فیدراڵی عێراق کە خۆی لێپرسراوی یەکەمە بەرامبەر ئەم پرسایان ئەو کێشەیە کە هەیە لەسەر سنوور کە ئەوان ڕۆڵی خۆیان ببینن، چونکە ئێمە وەکو حکوومەتی هەرێم نەدەتوانین هیچ ڕێکەوتنێک بڵێن ئیمزا بکەین لەگەڵ وڵاتانی دراوسێ لەسەر سنوور، نەئەتوانین ڕاستەو خۆ گفتوگۆ بکەین لەسەر مەسلەیەکی سنوور، چونکە دستور لە مادەی 110 ئەم مافەی گەڕاندۆتەوە بۆ حکوومەتی فیدراڵی، یعنی حکوومەتی فیدراڵی ئەتوانێ هەم ڕێکەوتنامە لەسەر سنوور لەگەڵ وڵاتانی دراوسێ مۆر بکە، هەم ئەتوانێ ڕاستەو خۆی گفتوگۆ بکە لەگەڵ ئەو وڵاتانە، هەم ئەتوانێ ڕاستەو خۆی پارێزگاری لە سنوورەکان بکات، چه سنووری ئەرز بێ یان ئاسمان بێ یان دەریایی بێ. دیارە ئێمە حتا لە ڕێی پەرلەمانیشەوە هەوڵمان داوە ئەندامانی پەرلەمانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە داواکاریان پێشکەش بە حکوومەتی فیدراڵ کردووە، بەیان نامەیان دەرکردووە. جگە لەوەش ئەندامانی پەرلەمانی بڵێن کوردستان لە زمنی پەرلەمانی عێراقشە ئەوانش هەوڵیان داوە ئیمزا کۆکەنەوە داوا بکەن پەرلەمانی عێراق هەڵوێستی هەبێت. نوێنەرانی ئێمە وەکو کورد لە حکوومەتی فیدراڵی عێراق ئەوانیش بە هەمان شێوە داوایان کردووە فشاریان هێناوە بۆی حکوومەتی فیدراڵی عێراق هەڵوێستێکی ڕوون و ئاشکرا. بەڵێ کاک جەبار لە کاتی پەیوەندیکردنتان بە بڵێن قونسڵگەری ئێرانەوە یاخود وەکو خۆت وتت لە کاتی ئەو هەوڵانەتان کە لە ڕێگەی ڕێکخراوەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە ناوتانە، چه وەڵامی ئەوان چی بوو و چه هەنگاوێکی بەرهەمدار بوجودی هەیە؟ دیارە ئەوان بەردەوام بیانوویەکیان بەدەستەوەیە. بیانەوەکە ئەوەیە کە گوایە هەندێک ڕێکخراوی چەکدار هەیە لە سنوورەکانەوە بڵێن کردەی سەربازی ئەنجامەدەن دژی ئەو وڵاتانە. بەڵام ئێمە بەڕاستی بە ڕوون و ئاشکرایی باسی لەوەمان کردووە کە ئێمە هیچ پەیوەندیەکی حکوومەتی هەرێم بەو ڕێکخراوە چەکدارانە نییە. حکوومەتی هەرێم مۆڵەتی نەداوە بە هیچ ڕێکخراوێکی چەکدار کە لەسەر سنوورەکان بێ و ببتە مایەی دروستکردنی پشێوی بۆ وڵاتانی دراوسێ. بە تایبەتی ئێمە وەکو حکوومەتی هەرێم بەرژەوەندیکی زۆر باڵامان هەیە لەگەڵ ئەو وڵاتانە. ئێمە نوێنەرایەتیمان هەیە، ئێمە دەواازەی سنووریمان هەیە، ئاڵوێری بازرگانیمان هەیە، بە سەتان کۆمپانیای ئەو وڵاتانە لە هەرێمی کوردستان خەریکی وەبەرهێنانن کە پێویستیمان بۆوان هەیە. جگە لەوە ئێمە پەیوەندی سیاسیشمان هەیە لەگەڵ ئەو وڵاتانە. ئێمە دەڕوانینە پەیوەندیەکی هێمن، پەیوەندیەکی دۆستانە برایانە لەگەڵ ئەو وڵاتانەی دراوسێ و نامانوێ سنوورەکانمان ببێتە هەڕەشەیەک بۆ وڵاتانە. دیارە ئەوە کێشەیەکی ناوخۆیی ئەو وڵاتانەیە. ئەو وڵاتانە بەڕاستی یعنی گەیشتونەتە ڕادەیە کە ناتوانن کۆنتترۆڵی هەلومەرجی ئەمنی ناوچەکانی خۆیان بکەن و ئەو کۆمەڵە ڕێکخراوەی کە هەن
کە ئەوانە چەکدارن و کردەی سەربازی ئەنجامەدەن دژ بە وڵاتانە کەڵکیان لە دووشت وەرگرتووە. یەکەمیان پانتاییکی درودرێژی سنوورمان هەیە لەگەڵ ئەوە دوو وڵاتە، مەسەڵەن لە حدودی ئەتوانین بڵێن 1200 کیلۆمەتر ئێمە سنوورمان لەگەڵ تورکیا لەگەڵ سنوورمان لەگەڵ ئێراندا هەیە. ئەم ناوچە سنووریانە زۆربیان ناوچەیەکی سنووری شاخاوی یەکجار زۆر سەختن، یعنی لە مێژووی ئەو وڵاتانە لە دروستبوونی ئەو وڵاتانە چێ ئێران چێ تورکیا چێ عێراق نەیان توانیوە ئەو ناوچە شاخاویە بە تەواوەتی کۆنتترۆل بکەن. یعنی لە زمانێکدا کە بەتوانین بڵێن عێراق یەکێک بۆ لە هەرە زلهێزەکان لە ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاستە و هێزێکی زەبەلا هەیە بۆ نەیتوانیوە کۆنتترۆلی ئەو ناوچانە بکە بە 100%. ئێران لە زمانی شاهنشاش نەیتوانیوە کە ئەو هێزێکی زۆر گەورەی هەبووە لەو کاتەدا و بە تایبەتی دۆستایەتی لەگەڵ وڵاتی گەورەی هەبوو و ئەمریکاوە نەیتوانی. تورکیا ئێسش بە هەمان شێوە بەو هەموو هێزەی کە هەیە و یەکێکە لە ئەندامانی حلفی ناتۆ نەیتوانیوە سنوورەکانی خۆی بە تەواوەتی کۆنتترۆلکە. خۆی ئەمە دیاردەیەکە لە جیهان هیچ وڵاتێک لە دنیادا ناتوانێت 100% سنوورەکانی خۆیان کۆنتترۆل کرد. ئەم کێشەیە کە ئەوان ئەو ڕێکخراوانە لە ناو خاکی ئەواندا کردەیەکی سەربازی ئەنجامەدەن، ئەم ڕێکخراوانە چەکدارانە کەڵک وەردەگرن لە بۆشایی سەر سنوور، یعنی ئەو شۆرانەی نەهێزی چەکداری ئەو وڵاتانەی تیان هێزی ئێمەی تێدایە، ئەوانیش دێن بە حسابی خۆیان ڕاودونانی ئەو چەکدارانەکەن تۆبارانیانەکەن تۆپەکانەکەوێتە سنووری هەرێمی کوردستان بێتە کێشەیەک بۆ حکومەتی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان بەڕسمی داوای لە نوێنەرایەتی خۆی کردووە کە لەگەڵ حکوومەتی ئێران و بڵین بەرپرسە پەیوەندیدارەکانە قسە بکات. وەڵامیان چی بوو ئەوان؟ وەکو باسم کرد جار هەبوو، مەبەستی من ئەوەیە وەڵامێکی ئیجابیان هەبووە. بەڵێ زۆر جار ئەو وڵاتانە بە تایبەتی جمهوری ئیسلامی ئێران تەنانەت گەیشتۆتە ڕادەی ئەوەیە لژنەیەک هەبووە، لژنەیەکی هەماهەنگی لە نێوان وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی ناوخۆی جمهوری ئیسلامی ئێران بۆ ئەوەیە کە بتوانن چۆن بڵێن سنوورەکان پارێزراوە بێ، هێمن بێ، کێشەیەکی تێدا نەبێ ئەو سنوورانە، یعنی هیچ کێشەیەکی تێدا نەبێ. و بەڕاستی لە سنوورەکانی هەرێمی کوردستان هیچ هەڕەشەیەک نەکراوە، یعنی تا ئێستا هیچ شەڕێک ڕووی نەداوە کە نزیک سنوور بێ، هیچ شەڕێک ڕووی نەداوە کە بڵێن لە پشتی سنوورەکانەوە تۆپبارانی ئەو دیو بکرێ یان کردەیەکی سەربازی ئەنجام بدرێ. بە تایبەتی ئێستا لەم ماوەیەدا کە ئەم تۆپبارانە بڵێن خەستەی ئەکرێ بۆ ناوچەکانی چۆمان و حاجی ئۆمەران و سیدەکان، ماوەی ساڵێک زیاترە پژاک کە بە تایبەتی خۆی وەکو خۆی لەو ناوچانە ساڵەکە هیچ کردەیەکی سەربازی ئەنجام نەداوە. کەواتە ئەمانە تەنها بیانون. بەڵێ بێگومان ئێمە ئەڵێن ئەمانە بیانون، کێشەیەکی ناوخۆیی پەیوەندی بە وڵاتانەوە، هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نییە، هیچ پەیوەندیەکی وەکو خۆتەڵێ هیچ پەیوەندیەکی بە حکوومەتی هەرێمەوە نییە و لە بەرامبەریشە ئەو پاساوەشیان نەماوە کە پژاک کردەوەی سەربازی ئەنجامەدا، وەکو خۆ دوتماوەی ساڵێک هیچ کردەوەیەکیان ئەنجام نەدا. بەڵام لەگەڵ ئەوەشە هاوڵاتیانی بڵێن حاجی ئۆمەران و سیدەکان و چۆمانوانە بە شێوەیەکی هەمیشەی خۆتەزانی بڵێن معیشەتی ئەوان لە شێواز بڵێن سنووردارە، دەخڵودانەکانیان دەسووتێنن، لێیان دەکرێت بە قوربانی دەکوژرێن. بۆچی حکوومەتی هەرێم هێشتا پەیوەندیەکی ئاسایی هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا و هیچ گرژێک لەو پەیوەندیە نابینرێت بۆ ئەوەی ئەوانیش بە شێوەیەکی جدی هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە؟ بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بۆکو کێشەیەکی لێی دەڕوانیە کە چارەسەری ئەبێ لە ئایندەدا. ئێمە لەگەڵ وەکو باسم کرد ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران دۆستایەتیمان هەیە. بێگومان ئێمە پەیوەندیکی زۆر گەورەمان هەیە لە هەموو ئاستەکانە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران و لەگەڵ تورکیاش. ئەوە شتێکی ڕوون و ئاشکرایە، بڵێن هەموو شۆی لێ پرسراوان هەیە، ئاڵۆێری بازرگانی هەیە، وەبەرهێنان هەیە. لەبەرەوەی ئەو کێشەیە ئێمە هەوڵ ئەدەین بە هەموو توانە بە شێوازێکی هێمن چارەسەریکەین، بە شێوازێکی دیبلۆماسی چارەسەریکەین، چونکە ئێمە لە حاڵەتێکی دۆستایەتی داین، لە حاڵەتی شەڕدا نین لەگەڵ حکوومەتێکە کە بڵێ ئێمە هەڵوێستمان چی ئەبێ، خۆ جەنگێک ڕووی نەداوە لە ناوچەکە. کێشەکە لەوەدایە تۆپبارانە، بیانوویەکی تۆپباران ئەوەیە کە چەکدار هەیە لەوێ کردەی سەربازی ئەنجامەدا. دەبێ حکوومەتی ئێران و هێزی ئێرانی بگاتە قەناعەت کە ئێمە بەڕاستی بە فعلی وایە ئێمە هیچ پەیوەندیەکمان لەگەڵ ئەو ڕێکخراوە چەکدارانە نییە و ئێمە نەبووە تەمایی پشتیوانی. بێگومان ئەبێ قەناعەتەکە دروست بێت، چونکە ئێستا بە تایبەتی لەم دوو ڕۆژەی دوایی یەکێک لە لێپرسراوانی سەربازی ئێرانی لە هەندێک سایتی ڕسمی ئێرانیدا
تۆمەتێکی زۆر گەورە ئەخاتە پاڵ هەرێمی کوردستان کە هیچ بنەمایەکی نەبوو لە ڕاستیە. ئەمە ئەگەر بین ئێمە باسی ئەمە بکەین لەگەڵ حکوومەتی جمهوری ئیسلامی ئێران دەگەینە قەناعەت کە ئەمە حتا تۆپبارانەکەیان بێ بنەمایە. مەسەلەن ئەو باسی ئەوە دەکا ئەڵێ نزیکەی بە باسی 100,000 هێکتاری زەوی ئەکا کە حکوومەتی هەرێم بەخشیەتی بە ڕەزامەندی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم بە ڕێکخراوی پیژاک. دەبا ئەو لێ پرسراوە بێت 20 ساڵمێنە کە ئێمە مەترێکی زەویمان بەخشی بێ بە شێوەیەکی ڕاستین بە هیچ ڕێکخراوێکی چەکدا لەو ناوچانە. ئێمە بەو لێ پرسراوە ئەڵێن بۆ لێ پرسراوە کە ناوی خۆی نێناوە کە بەڕاستی تۆمەتێکی نامەسوولانەی سۆتەپاڵی هەرێمی کوردستان و لە بەتایبەتی بۆ سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم ماوەی 5 ساڵە ئەگەر ئێمە بە 100,000 هێکتارمان داوەتە ڕێکخراوێکی چەکدار 5 ساڵە ئەوان تۆپباران ڕۆژانە تۆپبارانی ئەو ناوچەکەن. باشە لەو 5 ساڵە ڕۆژی ڕۆژان بارەگایەکی ئەو ڕێکخراوە هەواڵ هەبوو کە بسووتێ یان بڕوخێ چەکدارێکی پژاک لەو ناوچانە کە ئەو باسی ئەکا 100,000 هێکتار چەکدارێکی پژاک کوژراوە بریندار بووە لە غەیری سوتاندنی ڕێزوباقی هاوڵاتیان و وێرانکردنی گوندەکانیان و دەرکردنی خەڵکی بێگوناحی ئەو هاوڵاتیانەی ئێران ئەبێ تاکەی بێدەنگە بنیەوە. بێگومان وەکو باسم کرد دەبێ ئێمە بە هەموو کەناڵەکان خەریک بین. ئێمە یعنی وەکو باسم کرد هەموو کەناڵەکان ڕێگا هەیە، کەناڵی دیبلۆماسی هەیە، کەناڵی ڕێگای حکوومەتی فیدراڵی عێراق هەیە کە وەکوتم دەبێ ئەوان بجوڵێن. یعنی دەبێ حکوومەتی فیدراڵی عێراق وەکو باسم کرد بە پێی مادەی 110 دستور ئەو بەخۆی سنوور ئەکەوێتە ئەستەوەی ئەو ڕێکەوتن لەسەری پاراستنی ئەکەوێتە ئەستەوە ئەو دەبێ ئەوان بجوڵێن چونکە بەتایبەتی ئەرکێکی ئەوانە ینی ئەمە ئەرکێکی سیادیە ئەکەوێتە سەر حکوومەتی فیدراڵی عێراق ئەتوانێ جوڵەیەکی باشی دیبلۆماسی بکە لەو بوارەدا و ئەتوانی ڕێکەوێ لەگەڵ حکوومەتی ئێران بۆ ئەوەی کۆتایی بەم کێشە بهێنێ بە یەکجارەکی. بەڵێ کاک جەبار وەکو خۆت وتت هەرچەندە پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستانیش وەکو ئەوەی کە هەرێمی کوردستان تا ئەم ساتە بەشێکە لای عێراقی فیدراڵ لە ئەستۆی حکوومەتی عێراقدایە. بەڵام لەگەڵەوەشدا نابێەوەمان بیر بچێت کە هەرێمی کوردستان خۆی هەرێمێکی سربەخۆیە و حکوومەتێکە بۆ خۆی. بەڵام لە ئێستا دەبینین کە حکوومەتی عێراق هەڵوێستەکانی تونترە بەرامبەر ئێران تاوەکو کوردستان. ئەوە تا دەبینین لە پەرلەمانە باس لەوا کرێکە باڵیۆزی ئێران لە عێراق دەربکرێت. بەڵام لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر دەبینین بۆ نمونە تا ئێستا ژیادەکانیان هەموو چالاکیەکانی خۆیان زۆر بە ڕێکوپێکی بەڕێوە دەبن. لە هەرێمی کوردستانش بە هەمان شێوەیە. ئەگەر ئێوە زۆر بەوردی بەیان نامەکەی جەنابی سەرۆکی هەرێم ئی هەفتەی پێش و بەوردی لێک بدرێتەوە بخوێنرێتەوە بەڕاستی هەڵوێستێکی زۆر توندە. ڕاستە بەیان نامەیەکی دیبلۆماسیانەیە مەسەلەن پرۆستیتۆی تۆپبارانەکە ئەکا بەڵام ئەو بڕگەیە کە تێدایە ئەڵێ یعنی ئێمە نامانەوێ تۆپبارانەکان ببتە مایەی تێکچوونی ئەو پەیوەندیە برایانی نێوانی هەرێمی کوردستان و لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران. دیارە ئەمە سرنجڕاکێشانێکە بۆ ئایندە بۆ ئەو پەیوەندیانەی ئەو پەیوەندیە فراوانەی کە ئێمە هەمانە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران. حکوومەتی هەرێم هەڵوێستی هەبووە ینی و ئەو فشاری کردووە بۆ سەر حکوومەتی فیدراڵی عێراق هەڵوێستیە بێ. ئێمە دائیمەن هەوڵمان داوە کە حکوومەتی فیدراڵی عێراق بەڕاستی لە خەوا ڕاپەڕێنین هەموو جارێک بۆ ئەو بابەتە هەموو جارێک ئاگداری ئەندامانی پەرلەمانی خۆمانمان کردووە داوامان کردو بە شێوەیەکی ڕسمی. ئەم جارش ئێمەش بە هەمان شێوە داوامان لە حکوومەتی فیدراڵی عێراق کردو بە ڕسمی کە ئەوان بجوڵێن هەم لە پەرلەمانە هەم لە حکوومەتی ناو حکوومەتی فیدراڵی عێراق بۆ ئەوەی ئەو کێشەیە بە یەکجارێکی چارەسەر بکرێت. کاک جەبار بەپێی دەستوری هەمیشەیی عێراق پێشمەرگە پاسەوانی هەرێمە لە لێدوانێکدا دەڵێ کەی هێرش کرایە سەربارەگایەکی پێشمەرگە ئەو کاتە پێشمەرگەش وەڵامیەمێ. بەڵام دەبینین لە ماوەی ڕابردوودا 2 کیلۆمەترات نەناو خاکی هەرێمی کوردستانەوە لە ناوچەی حاجی ئۆمەران. یعنی ڕۆژانە دەبینین لە ناوچەکانی سیدەکان و حاجی ئۆمەران و چۆمان و چەندین ناوچەی تر قوربانی لێ دەکەوێتەوە. ڕز و باخیان دەسووتێنرێت. یعنی چەندین هەنگاوی تریش کە هەمووی پێشێلکردنی سەروەری و خاکی هەرێمی کوردستانە. کەی پێشمەرگە بەدەنگ دێت. مەبەستی منەوەیە کەی ئەو بڵێن ئەو قۆناغەکەیە کە پێشمەرگە دێتە دەنگ لەم حاڵەتانە. بە هیچ شێوەیەک نامانوێ ئەو کێشانە لە ڕێگای چەکەوە یان لە ڕێگای هێزی چەکدارەوە چارەسەر بکەین. ئێمە نامانەوێ بەرامبەر بە تۆپباران هەبێت. ئێمە نامانەوێ بەرامبەر بە سوتاندنی ڕزوباخی
ناوچەکانی هەرێمی کوردستان ڕزوباخی وڵاتێکی تریان هاوڵاتیانی تر بسووتێ چونکە بەڕاستی ینی ئێمە ڕوانگەی ئێمە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە وەکوتم لە ڕوانگەیەکی چارەسەرێکی دوبلۆماسی دەڕوانین ینی بۆ ئەو ڕێگایە ڕۆین زیاتر ئەتوانین لە ڕووی سیاسیەوە کێشە چارەسەرکەین و بە شێوازێکی چارەسەری منطقی دەنە هانابردن بۆ هێز بەڕاستی ئێمە بە چارەسەر نازانین یعنی ئێمە چارەسەری سلمی بە چارەسەر زین نەوەکو چارەسەر ڕێگا زۆرە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ڕێگای قانونی هەیە مەسەرەن ئێمە ئەگەر بین هانابەرین بۆ هەندێک بڵێن هەندێک بڕیاری نێونەتەوەی کۆمەڵێکی بڕیاری معاهداتی دەولی هەیە دەربارەی مەسەلەی شەڕ یعنی دەربارەی جەنگ تەنانەت لەو معاهدە دەولیانە باس لەوە کە ئەگەر شەڕیش هەبێ لە نێوان دوو وڵات نابێ هاوڵاتی تۆبارەنەمە دەگەر هاوڵاتی نزیک معسکەراتی هاوڵاتیانە ئێمە ئەبێ هەموو جۆرە فشارێک بەکاربێنین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوەیە بۆ ئەوەی ئەو کێشە چارەسەرکەین وەکو باسم کرد هێزی پێشمەرگە بڵێ هێزەکە بۆ پاراستنی هەرێمی کوردستان بۆ پاراستنی ئەمنیەتی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەش لە زمنی واجباتەکەی پشتیوانیکردنی هێزەکانی دەوڵەتی فدرالی عێراق لە کاتی پێویستی هەر کاتی کە پێویستی کرد دووەم حاڵەتەکەی سەر سنوور ئەوەی کە جەنابەت باست کرد کە هێز 2 کیلۆمەتر هاتووە تا ئێستا هیچ سەرچاوەیەکی سەربازی شارەزا ئەوەی نەسەڵماندووە کە هێزی پیادە 2 کیلۆمەتراتە ناو حدود تەنها تا ئێستا تۆپباران سەڵمێنراوە بە پێی ئیحداسیات کە تۆپ بەڵام ئەوەی ئەوانەی کە تر کە باست کرد مەسەرەن ئەوە ڕێزمان هەیە بۆ دانیشتوانی ناوچەکە یان لێپرسراوانی مەحەلی ناوچەکە یان تەنانەت بۆ هەندێک برای بەڕێزی ئەندام پەرلەمانیش کە سەردانی ناوچەکانیان کردووە کە ئێمە سەردانەکان بەرز دەنرخێنین بۆ ناوچەکان ئەوان باس لە هاتنە ژوورەوە دەکەن بەڵام ئێمە ناتوانین کەسمان بۆ ئەو خەڵکانە کاکجەبار بۆ ئەو هاوڵاتیان بمبورە بۆ ئەو هاوڵاتیانە مەدەنیانەی کە ماوەی 4 ساڵە زیانیان بەردەکەوێت ڕزوباخیان لەناو خاکی عێراق و هەرێمی کوردستاندا دەسوێنرێت چیتان کردووە گەر بە کورتی ئەوان یەکەم حکوومەتی هەرێم بەردەوام لە کاتی لێقەومانی ئەوان هەوڵی داوە هاوکاریان بکە مەسەرەن خیوەتگا دروست کراوە زۆر جار بۆ ئەوەی کە ئەوان ئاوارە ئەبندێن هەوڵی داوە بەهۆی ڕێکخراوەکانی نێونەتەوەی یارمەتی بگەینتە ئەوان چ بەهۆی سەلیبی ئەحمەرەوە چوو بەهۆی هیلالی ئەحمەری عێراقیەوە داوا لە حکوومەتی فیدراڵی عێراق کرا پار وەفدێکی وەزارەی هیجرە و مهەجەرین هات سەردانی ناوچەکانی کرد و بڕێکی پارەیان هێنا بەخشیان بە ئەو خەڵکانی ئەو سنوورانە بێگومان ئەو خەڵکانش ئەتوانن لە ڕووی یاساییەوە ئەوانە شکایەت کەن ینی بێن ئەو زەرو زیانانەی بەریان کەوتووە دەتوانن بێن شکایەتی ڕسمی کەن چونکە بەڵگە هەیە کە تۆپی ئێران ڕزوباخیانی سوتاندووە مەروماڵاتیانی کوشتووە ماڵەکانی یانوەران کاکجەبار لە لێدوانێکدا وتوتە کە بڵین ئێران یان با بڵین حکوومەتی ئێران داوای لێکردوون کە حکوومەتی هەرێم شەڕی پژاک بکات و ئێوە ڕەتان کردوێتەوە بەڵام دەبینین ئێستا لە بڵین دوایەوەی هاک ئیمێڵی نوێنەرایەتی هەرێم وەکو ڕاگەیاندنەکان دەڵێن هاک کراوە لە ئێران کۆمەڵێ بەڵگەنامە بەردەست کەوتووە کە باس لەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێران پەیوەندیان پێکەوە هەیە و باس لەوەش دەکات کە وەزیری ناوخۆداوای لە ئێران کردووە کە ئامێری بڵێن GPS-یان بۆ بنێرێ بۆ ئەوەی مەوقعیان جێگاکانی پژاک دیاری بکات و ئێران بەردومانی بکات وەڵامی ئێوە چییە؟ بۆ مەسەلەی ئەگەر من گوت پێتم ئێران داوای کردووە کە ئێمە شەڕی پژاکیان پێکەکە بکەین یان تورکیا داوای کردووە من داوای لێبرد نەکەم تا ئێستا شتێکی وام نەگوتووە ینی بەڵام من وام بوتوە وتومە ئێمە نابین بە تەڕەفێک من وتومە ئێمە نابین بە تەڕەفێکی ئەو کێشەیە ڕەنگە نیازی ئەو وڵاتانە ئەوە بێ کە ئێمە ببینە لە تەڕەفێکی کێشەکە یعنی هاوکاری ئێران یان هاوکاری تورکیا بکەین بۆ ئەوەی ئەو کێشە لە کۆڵ ئەو وڵاتانە بێتەوە یان ئێمە بین پەلاماری پژاک یان پێکەکە بدەین بە هاوکاری ئەو وڵاتانە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم زۆر هەڵوێستی ڕوون و ئاشکرایە
ئەڵێ ئێمە نە ئەبینە هەڕەشە نە ئێڵین سنوورەکانمان هەڕەشە بن بۆ سەر ئەو وڵاتانە نە ئێمە لەگەڵ ئەو وڵاتانە ئەبین بۆ بەشداریکردن لە پرۆسەیەکی شەڕ دژی ئەو ڕێکخراوە سەبارەت بۆ بەڵگەنامانەی چونکە بە هیچ پەیوەندیمان نییە بەو کێشەوە کوتمەوە کێشەیەکی ناوخۆی ئەو وڵاتانەیە یعنی من ئامرازێکی ئەو وڵاتانە نیم کە بەشدار بم لە مەسلەیەکی ناوخۆی ئەوە نەتوانن چۆن ئەو کێشەی چارەسەر بکەن خۆیان هێزیانەیە خۆیان نەتوان لە ڕووی سیاسیەوە چارەسەری بکەن ئەوان ئەتوانن کۆنتترۆڵی ماڵی یعنی ئەوان ماڵی خۆیان با بپارێزن و گلەی لە خەڵکی تر نەکەن ئەو ماڵی خۆی بپارێزی بۆ گلەی لە منەکە با ماڵی خۆی بە چاکی بپارێزی و هێزی هەیەوە توانی کۆنتترۆڵی ناوچەی خۆی بکە ئیتر گلەی لە من چاکە بۆ مەسلەی بەڵگەکان یەکەم من نازانم ئەو بەڵگانە چەند ڕاستە یان ڕاست نییە چونکە یەکەم بەشداری هیچ کۆبوونەوەیەکی نێوان جمهوری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێم نەکردو چونکە ئەو لیژنانەی کە هەیە وەکو باسم کرد لە نێوانی وەزارەی ناوخۆی هەرێم لەگەڵ وەزاری ناوخۆی جمهوری ئیسلامی ئێران بووە بێگومان لە هەموو دنیادا شتیوا هەیە ئەو وڵاتانەی کە دراوسەی یەکترین بۆ پاراستنی مەرزەکان چونکە ئێمە هەندێک بە تایبەتی ڕێگای مەرزیمان هەیە دەواازەی مەرزیمان هەیە مەسلحەتی هەردوو لامانە بیپارێزین مثلا حاجی ئۆمەران هەیە چێلێ هەیە باشماغەیە پەروێزخان هەیە ئەمانە دەواازەن ئاڵوێری بازرگانی ساڵانە نزیکەی 10 میلیارد دۆلار ئاڵوێری بازرگانی تیاابێ و دووەم زۆربەی لێپرسراوم بێدا هەمووشوەکەن ئەبێ ئێمە بتوانین هەماهنگ بین لەگەڵ یەکترا بۆ پاراستنی هیچ نەبێ دەواازە مەرزیەکان ئەمانە هەبووە بەڵام من بەشدار نەبوومە و دووەم من ناتوانم بسەڵمێنم کە ئەمانە ڕاستن ئەم بەڵگانەیان ڕاستنی ئەوەندەی ئاگاداربی حکوومەتی هەرێم وەڵامی ئەو دەنگۆیانە دەداتەوە ئەو بەڵگانە بێگومان من تەکید دەکەمەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ دانیشتنێکە لەگەڵ ئەو حکوومەتانە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران لەگەڵ حکوومەتی تورکیا بە هیچ شێوەیەک نە بەڵێنی داوە و نە هەماهەنگی ئەکا و نە بەشداری ئەکا لە هیچ پرۆسەیەکی شەڕ دژی هیچ لایەنێک و هیچ گروپی کچەکدار و بەشداری چارەسەری گونجاو بۆ ئەو کێشانە بە چارەسەری سیاسی ئەزانینەوەکو بە چارەسەرێکی چەکدار بڵێ کاک جەبار لە ماوەی ڕابردوودا باس لەوە کرا کە لیژنەیەک بێت بۆ کەشفکردنی ناوچەکە و بزانم ئایا بە شێوەیەکی کردەی و فعلی بڵین هێزەکانی بڵین ئێران سنووری هەرێمی کوردستانیان بەزاندوویان ئایا ئەم لیژنەیە تا چەند ڕاست بوو کە بوونی هەبێ و ئەگەر بوونی هەبووە چه هەنگاوێکی ناوە بەڵێ قوربان ئەم طبعا خۆی بۆ هەردوو حاڵەتەکە هەم بۆ تۆپ بارانەکان هەم بۆ مەسلەی ئەو دەنگۆیانەی کە بڵاو بووە کە گوایە جمهوری ئیسلامی ئێران بڵێن خەرقی سنووری کردووە بۆی پیادەوە ینی هاتوتە ناوەوە پایگای کردووە یان ڕێگای کردوتۆ لەسەر سنوور لیژنەیەک دروست بووە لەلایەن وەزارەتی ناوخۆی عێراق و وەزارەتی بەرگری عێراق خەڵکی شارەزان لە بواری بڵێن مەسحی سنوورە ئەمجا نەخشەیان پێ جیهازی GPS-یان پێ و ئەوان بە بروسکەیەکی ڕسمی لەم هەفتەی پێشوو ئاگداریان کردین کە ئەوان نیازیان هەیە بێن مەسحی حدود بکەن لە ناوچەی پێنجوێنەوە تاکو ناوچەکانی حاجی ئۆمەران و داوای ئەوەیان کرد کە تیمەکەیان لەلایەن هێزەکانی پێشمەرگەی پاسەوانی هەرێم بپارێزرێ و لەلایەن پۆلیسی پاسەوانی سنوور ئێمە وتمان ئامادەین و ئەو لیژنەیە ئێستا دەست بەکار بووە چاوەڕێیەکەی نیشەکانی تەواو بڵێ چاوەڕێ ئەوەکەین دوای ئەوە راپۆرتێک پێشکەش ئەکا بە وەزارەتی بەرگری طبعاً بۆ علمت پاریش جارێکی تر بە هەمان شێوە ئەم دەنگۆیە بڵاو بووەوە حکوومەتی عێراق بە ڕەزامەندی ئێمە یعنی داوایان لێکردین ئەوان مەسحێکی جەوییان کرد بەهۆی هەندێک فڕۆکەوە و هەلیکۆپتەرەوە توانیان سەرتاسەری ئەو سنوورانەی کە باس ئەکرێ کە خەرق کراوە مەسحیان کردووە لە هیچ شوۆنێک هیچ تەجاوزێکیان نەبینی لە مەرزەکان چونکە خەتی مەرزی دیارە ئەوە بە پێی ئیتیفاقیاتە ڕێکەوتن هەیە من تەسەوڕەکەم تەنانەت حتا هێزەکانی ئەمریکاش لە عێراق بەردەوام فڕۆکەی چاودێریکردنی سنوورەکانیان هەیە لە ئاسمانی عێراقدا ئەوان ئیتیفاقیەکی ئەمنیان هەیە لەگەڵ عێراقا و ئەوان لە زمانی ئیتیفاقیەکە یەکێک لە خاڵەکانی ئەڵێ پشتیوانیکردنی عێراق لە هەر هەڕەشەیەکی دەرەکی و ناوەکی باوەڕ ناکەم ئەوانش قبول بکەن کە ئەگەر بە پێ ئیتیفاقێکی هەیەە لە بەرەوەیە هەر دەنگۆیانی زیاتر بەڵێ دوا پرسیارم گەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە لە ئێستادا باس لەوە دەکرێت کە کۆبوونەوە پێنجخۆڵیەکان هەڵپەسەرێت و بوەستێت گەربێت و ئەم کۆبوونەوەنە بوەستن لە پرۆژەکەی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتدا باس لە چاکسازی کراوە لە ناو هێزەکانی پێشمەرگە تەوەرێکی باس لەواکە هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان ئایا بە کۆتایی هاتنی ئەو کۆبوونەوە پێنج قۆڵیانە ئەو چاکسازیانە ئەنجام دەدرێن
یان ئەوانش دەوەستێنرێن گەر زۆر بە کورتی وەڵامە بە کورتی بەسەری پێش وەڵامی ئەو ترشت ئەدەمەوە بۆ مەسەلەی تۆپبارانەکانش لیژنەیەکی پەرلەمانی عێراق دەست بەکار بووە دێت سەردانی هەموو ناوچەکانەکە ئەوش راپۆرتێکی ئەدات بە پەرلەمانی عێراق چووکەوە بڕیاری پەرلەمانە بۆ مەسەلەی تۆپباران و بۆی ئاگادە دوای ئەوە مەسەلەن حکوومەت هەڵوێست هەبێ دەربارەی ئەو تۆپبارانە بۆ مەسەلەی پرۆسەی چاکسازی لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان پرۆسەی چاکسازی پێش ئەو کۆبنەوەوانە دەستی پێ کردووە پێش ئەو بڵێن ئەو خۆپیشاندانانەی کە ڕوویاندا لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە پێش بڵێن دەست پێکردنی کاری ئۆپۆسۆزیۆن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی عملی دەستی پێکردووە من ئەندامی بەشدارم لە پرۆسەی چاکسازی لە ناو هێزی پێشمەرگە لە ساڵی 2007ەوە ئێمە لە 2007ەوە لەژنەیەکمان دەست کردووە لەسەر ئاستی هەرێم لە ناو هەرێم خەریکین ئێمە یاساکانماندانە دوای یاساکان هەیکەلێکی موحدماندانە دوای میزانیەکی موحدماندانە دوای وردە لە 2009 وەزارەتمان یەخست لەبەر ئەوەی ئێمە پرۆسەکەمان ناوەستێ یعنی لەسەر بەردەوامبوونی ئەو کۆبوونەوەیان بەردەوام نەبوونی ئەو کۆبوونەوە ئێمە پرۆسەکەمان بەردەوام ئەبێ و تەکید ئەەکەینەوە بۆ خەڵک کە ئێمە بە هەموو توانای خۆمان هەوڵ ئەدەین هێزی پێشمەرگەی کوردستان یەخەین و بیکەینە هێزێکی نیشتیمانی بێلایەن بێبوونی حزبی سیاسی زۆر سپاس بەڵێ جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆی تاوتوێ بینەرانی ئازیز تاوتوێ ئەم ڕۆژمان کۆتایی هات تا تاوتوێکی تر بخواتە نەسپێرم بۆ گەیاندنی ڕخنە و پێشنیازەکانتان دەتوانن لە ڕێگای ئیمێڵەکەمانەوە تاوتوێ@nrttv پەیوەندیمان پێوە بکەن شاد و بەختەوەربن